نیشانەکانی نەخۆشی شەکرە بە شێوەیەکی گشتی ئەوانە کە تووشی شەکرە ئەبن زۆربەی کات نەخۆشەکە دەمی وشک ئەبێ، بێتاقەتی هەیە، زوو برسی ئەبێ، ئەگە برینێک شتێکی هەبێ بە درەنگ چاکە بێتەوە، زوو تووشی هەوکردن و ئیلتیهابات ئەبێ، زۆر پێویستی بەسەر ئاو ئەبێ، شەوان سەیرەکەی 4 5 لە خەو هەڵەسێ بۆ چوونە سەر ئاو. مەترسیەکان بۆ توژبوون بە نەخۆشی شەکرە ئەوەی کە ئێستا ئێمە زۆر ئەیبینین، یەکەم شت کەمی جوڵە و کەمی وەرزش، زیادی کێش، جۆری خواردن، ئەوانەی کە لە عائیلەکەیانە لە خانەوادەکەیانە هەیانە کەوا دایک و باوکیان شەکرەیان هەیە، یان ئەوانەی کە تەمەنیان گەیشتە سەر و 45 ساڵ، ئەمانە هەمووی مەترسین بۆ توژبوون بە نەخۆشی شەکرە. بۆچی ئێمە ئەوەندە باسی نەخۆشی شەکرە ئەکەین؟ یعنی مەترسی چی ئەگەر کابرا نەخۆشی شەکری هەبێ؟ نەخۆشی شەکرە کاریگەری هەیە لەسەر زۆربەی ئەندامە گرنگەکانی لەشی مرۆڤ. ئەگە پیا بین کاریگەری هەیە لەسەر مێشک، تووشی جەڵتەی ئەکات، تووشی زەهایمەری ئەکات، کاریگەری هەیە لەسەر تۆڕی چاو، کاریگەری هەیە لەسەر دڵ و خوێنبەرەکانی دڵ، کاریگەری هەیە لەسەر گورچیلە، کاریگەری هەیە لەسەر خوێنبەرەکانی پێیەکان، برینێکی هەبێت چاکەوە نابێت، تووشی گەنگرین ئەبێ، هەستەوەرەکان هەستکردنی نامینێ. و هەروەها نەخۆشی شەکرە کاریگەری هەیە لەسەر بۆ نمونە کەسێک نەخۆشی دڵی هەیە و نەخۆشی شەکرەشی هەیە، کەسێک نەخۆشی سستبوونی گورچیلەی هەیە و نەخۆشی شەکرەشی هەیە. چارەسەرکردن و کۆنتڕۆلکردنی شەکرەکە ئەبێتە یارمەتیدەرێکی زۆر باش بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی دیکەش، کەواتە وەکو حەڵقەیەکە هەمووی پێکەوە بەستراوەتەوە. ئەگەر شەکرەکەمان کۆنتڕۆل کرد نەخۆشی دڵی باشتر ئەبێ، ئەگەری توشبوونی بە جەڵتەی مێشک کەمتر ئەبێ، سستبوونی گورچیلەی چارەسەری ئاسانتر ئەبێت. کەنجین ئەنسۆلین بەکاردێ و کەنجین حەبەکە بەکاردێ، زۆر جار هەیە نەخۆش لێ تێکەچی. ئەمە دائیمان هەوڵ نادەین، بەس زۆر کەس هەیە دەڵێ تووشی دەرزی ئەنسۆلین نەبی ها ئەگە نەخۆشی شەکری هەیە. طبعاً ئەو فکرەیە غەڵەتە کە تووشی دەرزی نەبی نەگەی ئەوە نییە، بەڵام ئەتوو دەچی کەمێکی زۆر شەکری دەخۆی، چەوری دەخۆی، لەوانەیە حەبەکە نەتوانی کۆنتڕۆل بکە، مەزبوری بگەینە حاڵەتی ئەوەی کەەوە ئەنسۆلینی بەکاربین. لۆ یەک شت هەیە لە نەخۆشی شەکرە، دکتۆریش لەوانەوە بزانام ئەوەی کرد فلاکچوێشنی بڵەد گلوکۆز، شەکر نەناخوێنێت بەرز و نزمینەکە، هەتا محاولە بکەی یەک سیستەم بیتن لۆ ئەوەی ئەو گەمەکردە تەسیری هەیە لەسەر زم، لەسەر چاوت، لەسەر دڵت، لەسەر کلیەت، لەسەر دەمارەکان، لەسەر هەمووی. لۆیە هەتا محاولە بکەین لەسەر کەسەچیکەوە حەبیش بەکاردێنی خواردنەکەی تەنزیمکە لەوەی شەکرەکەی وەکو کەسەچی احتیاجی بی. ڕێژەکەی چۆنە؟ لێرە ناتوانین قەرار بدەین لەسەر ئەوەی بڵین نۆرمەڵە یان پریدایابێتیکە، چونکە دیار نییە کەی نانی خواردووە و چ جۆرە خواردنێکی خواردن. باشە بەڕێزان، چونکە جۆری خواردن هەیە تۆزێکی بخۆی یان نەختێکی بخۆی ڕێژەکەی یەجگار زۆر بەرز دەکات و هەندێک خواردنیش هەیە کەمێکی باشیش دەخۆی ئەو بەرزیە ناکات. ئۆکەی؟ لێرە ئەگەر ڕێژەکەی لە 200 بوو، ئینجا دەڵێن لەوانەیە مشکلەیەکمان هەبێت لە گلوکۆزەکە، دەبێ بچین فۆڵۆئەپی بکەین بە فاستینگ بڵەد شوگەرەکە یان گلوکۆز تۆلەرانس تێستەکە، چونکە ئەوان دەقیقترن لەوە قەراری لەسەر دەدەین.